مزگەوتی ئیمامی شافعیە لە گەڕەکی عسکەری شاری کەرکووک دانیشتوانەکەی لە هەر سێ نەتەوە ڕەسەنەکەی کەرکووک پێک هاتوون. مامۆستای مزگەوتی ئیمامی شافعی لە وتاری جەژندا باسی گرنگی تەبایی و برایەتی لە ئیسلامدا کرد. دانیشتوانی گەڕەکەکە خۆشحاڵن بە تەبایی و پێکەوە ژیان و برایەتی نێوانیان و بەرزڕاگرتنی بۆنە پیرۆزەکانی ئیسلام پێکەوە، وەک خۆیان دەڵێن ئەو برایەتی و پێکەوە ژیانە ڕاستی و دروستی کەرکووکە. سەرەتا بەخێر بێن سەرچاوم، جەژنەتان پیرۆز بێ، خۆم باریشکا لە هەموو ئومەتی ئیسلام ئینشاءڵڵا. لەخوا بەزیاد بێ گەڕێکێکە کە تا ئێستا هیچ کێشەیەکی تیا نەبووە. ئەم مزگەوتی تۆی بینی ئیمام و خەتیبەکەی کە کوردە وتارەکە بە عارەبیەدا، لەخوا بەزیاد بێ تا ئێستا هیچ کێشەیە لەم گەڕەکەیە دروست نەبووە، بە کوردت بە عارەبت بە تورکمانت، تەنانەت لە مەزهەبی شیعەشی تایە لەخوا بەزیاد بێ لێرە نێژەکە. نحن من منطقة حي العسكري، منطقة حي العسكري تعد من عدة القوميات وعدة الطوائف، والحمد لله متعايشين وبفضل الله وفضل شيوخ الجوامع وهالمناطق الكبار للسن. فعلى هذا الضوء احنا نكون اخوة، منطقة متآخية ان شاء الله بحب الله وهو رسوله صلى الله عليه وسلم. بەڵێ لە شاری کەرکووک ئەمە هەموو کاتێک هەبووە لە بینی هەر سێنەتەوەکەیەکەوا لێرە بەرجەستاکرێت لە نێوان عەرەب و کورد و تورکمان، بە تایبەتی لەم گەڕەکەی ئێمەیە چونکە ڕێژەی کورد و عەرەب و تورکمان هەمووی بە شێوازێکی بەرچاو یەکسانە، فبووە ئەم بۆنانە لە نێوان هەر سێنەتەوەکانە ئەکرێت. بەڵێ وە هیچ کێشە و مەشاکلێکشی تیا ڕوونایەت. مامۆستا دلێر ئەکبەر مامۆستای مزگەوتی ئیمامی شافعی لە گەڕەکی عسکەری کەرکووک دەڵێت 25 ساڵە لەو گەڕەکەدا دەنیشێت و برایەتی و پێکەوە ژیان ڕەنگی داوەتەوە لە نێوان دانیشتوانی ئەو گەڕەکە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بخير بن يا أخوة وخالة ملاكي قبولكم مباركة من ما 25 ساڵە لەم گەڕەکەم بە هەموو نەتەوەکانی لێیە لەخوا بەزیاد بێتن گەڕەکێکی زۆر خۆش و بەڕاستی وەکو کەرکووک هەمووی لێرە کۆبووەتەوە، هەرچێک دەوێتن لێرە هەیە و ئەم مزگەوتەوە ئەم خێمەیە کە هەمانە ئەم مزگەوتەوە ئەم سەقفە هەمووی کۆ کردوێتەوە و ژیانێکی زۆر خۆشە بینە سەر بێکەوە و 25 ساڵە لێرم. ڕاستی زۆر جار پێم مەلێن مزگەوتێتە ڕۆژانە لەم بۆ خوا دڵم نایقەت هێرە بەجێ بێلم، چونکو لێرە گەورە بوو. هاتم بۆ ئێرە ڕیچم ڕۆژ بوو ئیسەوە ڕیشم سپی بووە کەین بێت نەترە الحەمدوللا خوا چۆن لە مزگەوتە کۆمانی کردوێتەوە بە هەمان شێوە ئینشاءڵڵا لە جەنەتیش کۆمانەکاتەوە. لە کەرکووک نەتەوە و ئاینە جیاوازەکان پێکەوە بێ جیاوازی ژیان دەگوزەرێنن، هەرچەندە زۆرجار پرسە سیاسیەکان مەترسی لەسەر تەبایی نێوانیان دروست دەکات، بەڵام تەبایی و برایەتی ئیسلامیە و مەترسیانە پوچەڵ کردوێتەوە و پێکاتەکان بۆ نەو پرسە ئاینیەکان بۆ پاراستنی تەبایی و برایەتی نێوانیان بەکاردەهێنن و ڕێگە نادەن سیاسیەکان کاریگەریان هەبێت و ئەو تەبایی و پێکەوە ژیانە بشێوێنن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.